سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی ئاسوی زانکۆ بەردەوامین لە خزمەتتانە بۆ درێژەدان بە باسەکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان لە درێژەی باسەکانیشمانە سەبارەت بە پەیمانگە تەکنیکەکان یاخۆت تەکنیکە کارجێڕیەکان باسی بەشی ژمێریاری بۆ ئەوەی خۆشەویستەکەین. تاوەکو بزانین ئەم بەشە لە چەند شار و شارۆچکەی هەرێمی کوردستان هەن و کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران چەند بووە بۆ ئەوەی ئێوەی خۆشەویست لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بەرچاوڕوون بن و بە نزیکەی بتوانن ئەو بەشانە لەگەڵ کۆنمرەکانتانە ڕێک بخەنەوە و بتوانن هەڵبژاردنێکی باش بکەن بۆ وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە با پێکەوە تا کۆتایی ڤیدیۆ بینەر بین. ئەوەی کە باسمان کرد لەم ڤیددیۆدا بریتی بوون لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە بەشی ژمێریاری لە پەیمانگە تەکنیکەکان لە هەرێمی کوردستان. بەشی ژمێریاری ژێچەکە لەو بەشە گرنگانەی کە لە هەموو بارەکانی ژیانە هەتا ئەگەر بێت و بۆ بەڕێوەبردننی ماڵیش ئەتوانین سوودی لێ ببینین. خۆشەویستان ئەمیش وەکو بەشی کارجێڕی کار سێ یەکەمەکەی ئەچێتەوە کۆلێژی بەرامبەر ئەگەر لە سێ یەکەمەکە نەبووین و نەمانتوانی ئەو ئاستە بەدەست بێنین ئەوە پێویستە کۆنمرەمان لە 6 بەسەرەوە بێ بۆ ئەوەی بتوانین درێژە بە خوێندنەکانمان بدەین لە کۆلێژ بە سیستمی پۆلیتەکنیک واتە بە پارالێل جارێکتر درێژە بە خوێندن بدەینەوە. بە هیوای ئەوەی هەموو لایەک سەرکەوتوو بن باشترین هەڵبژاردنتان کردبێ بۆ ماندووبوونی ئێمەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.